صلوا عليه شفيع الأمة، في ذكر الرسول تشحذ الهمة. يا ربي بجاه النبي أزح الغمة، يا ربي بجاه النبي. آماده بوان قوتابیان بەیانیتان باش. سەرەتای مەراسیمەکەمان بە خوێندنی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ دەکەین لەلایەن قوتابی بەشیر محەممەد. با بفەرموێ. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان. لەدایک بوونت پیرۆز لە هەر هەمومان، هەوری ڕەحمەتی ئاسمانی شاری، بۆ شادی خەڵکی ماندوو و خەمباری. خۆشەویستم دوا پەیامبەری گۆی زەمین، بەخێر هاتی ئەی ڕەحمەتن لیلعالەمین. قوتابیان و مامۆستایان و هەر یەکێک لە ئەندامانی خێزانی کۆشش، سڵاوی پەروەردە و زانست و مرۆڤایەتی ئاراستەتان. ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا ئاماز دەکەین سەرۆکی ئەنجومەنی قوتابخانە با بفەرموێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بەناوی خوای گەورە مێرەبان، بە بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەرمان درودی خوای لێ بێت، پیرۆزبایەکی گەرمتان لێ دەکەین و ئەم یادە لە قوتابخانەی کۆشش هەموو ساڵانە بەرز ڕادەگیرێتن و هەموو هەوڵ و هیمەتی خۆمان دەدەین لەوەی قوتابێ چاوبەشەکانمان لەو یادە تێبگەن و هەمیشە ئێمە پاڵپشتی ئەم یادە پیرۆزانەین لە قوتابخانەی کۆشش. دووبارە و سێبارە پیرۆزبایی لە تەواوی موسڵمانان و قوتابیانی قوتابخانەی کۆشش دەکەم. زۆر سوپاس. ئەی محەممەدی سەروەری دونیا، بۆ ئێمە ژیای نەک بۆ خۆت تەنیا، بەقەد گوفتار و کردەوەی چاکت، درود و سەلام لە گیانی پاکت.
نسألك الله أن تجمعنا يوما برسول الله من كوثره يروينا فتقبل يا رباه. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. يا رب صل عليه يا رب صل عليه يا رب صل عليه صلوات الله عليه. طاهر القلب نقي ذاكر لله المصطفى الصفي صلى عليه الله. أخلاقه وصفاته سبحان من سواه. هو قدوتي وحبيبي ودعوة النجاة. يا رسول الله يا حبيبي